ئەمە سارەیە بە تاقە شەمسی ئیشەکە بە خۆرەکە ئیشەکە پاتری وار و قەباغ و شتی تایبەتمان بۆ کڕیوە خۆرەکە ئەیە لە تاقە شەمسەکەش ئەیە لە پاتریەکەی تر پاتریەکە شەحنەکە بە وزەی خۆر و لای دیشەکە ئەمە سارەکەی خۆمان بە حازری کڕیمان تاقە شەمسیمان بۆ کڕی پاتریمان بۆ کڕی وار و قەباغمان بۆ کڕی عین بۆیە سارەکە بێ پاتری تایبەتە شەحن فولەکە بە خۆر بەلایەتی شەحنی فولە بێ ئەمە بە چوارتە لەبەوە یەک هەفتەمان پێشوو سەرەتا بە خێراتتانەکەین ئێمە وەکو کۆمەڵگەی پەروەردەی ڕووناکی لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە فستیڤالێکی زانستیمان ڕێخستووە فستیڤالەکەمان بە ناونیشانی زانستی ئەمڕۆ و تەکنۆلۆژیای سبەینەیە پرۆژێکتەکانمان لە 20 بەشی جیاواز خۆی بینێتەوە ئەم 20 بەشە جیاوازە بابەتەکانی بایۆلۆژی و تەندروستی و کیمیایی و فیزیایی و لۆجیک و ڕۆبۆتی تا بەکار هاتووە چەند بوارێکی تریشە ئەم پرۆژێکتانە تەلەبەکان خۆیان دروستیان کردووە بیرۆکەکان ئێمە هاوکاری بووین لە دەستکەوتنی بیرۆکەکانیانە و دواتر یارمەتیمان ناون و هاوکاریان بووین و لەم ڕۆیە توانیویانە کە پێشکەشی بکەن بە میوانە بە ڕێزەکان. پرۆژێکەکەی من ئەم قادمەیە کە بە حاسە ئیشەکات حاسەکە پێ وترێ IR سنسەر کە بەکارێت بۆ هەست بە گەرمی لەشی مرۆڤەکەات کاتێک بەری ئەکەوێت گڵۆپەکەدا گرسێ و دەنگی هەیە ئەو بۆ کەسانێک خاوەن پێداویستی تایبەتن بۆ ئەوەی ئازاریان پێ نەکات کاتێ نەخواز تووشی حاڵەتی نەخوازراو نەبن بە تایبەتی کەسی نابینە لە ڕێگەی سەوتەکە و ئاگادارەکرێتەوە بەم قادرمەیە بە سێنسەرەکان کە قادرمەیەک لە پێشی تۆ ئاگادار بە سەوتەکە ئەڵێ be careful there's a stair وا ئەڵێ سەوتەکە بەس ئێستا دەرناکەوێت ئەگینا ئەڵێت be careful there's a stair ئەمە ئەتوانین بۆ قادرمە هەموو جۆرەکە قادرمەیەک دابنرێت چونکە ئەمە ئەوە نییە بڵێیت وەکو ئەسکلێتەر وایە یا ئەنجوڵێت ئەتوانین لەژێر قادرمەکەی ئەمە دانیت لەسەرەوە جێگەی بۆ بکەیت گڵۆپەکان دانیت لەگەڵ سەوتەکە بە حاسەکەەوە دەرەچێت سڵاو ئێمە ئەمڕۆ DNA مان هەیە و ئەمەش نمونەی DNAەکەیە DNA پێک هاتووە لە چوارڕان شین و سوور و سەوز و پرتەقاڵی و شین و سوور و سەوز هەمان کاریان هەیە لە جەستەی مرۆڤە و DNAەکەوێتە ناو بەشی خانەی جەستەی مرۆڤە و پرتەقاڵیش ئەگەڕێتەوە بۆ ڕەچەڵکی باوک و منداڵەکەی وەڵا بیرۆکەی مامۆستاکەمانە و خۆشمان هەوڵمان لەگەڵیایەوە I'm gonna stay away from it. I'm not gonna touch it. You can away and put your hand like at here. You can feel the heat. See, it's that.